سڵاوی خوای گەورەتان لێ هاوڕێنی خۆشەویست ئەڵمانی لەگەڵ کەیوان دەرسی شەشەم تکایە جوان جوانی گوێ بگرن و کە وتم لەگەڵ ماچکاریکردن و لەگەڵ ماچکاریکردن و با بە جوانی بتوانن قسەی پێ بکەن ئەم شتانە کە فێرە بن هەرچێ تۆ لەگەڵ منە تکراری کەیتەوە مادامێکی لەگەڵ ما تکراری کەیتەوە وەکو ئەوەی لەگەڵ خەڵکا قسە بکەیت بە جوانی ئەتوانێت قسەی پێ بکەیت Wo ist die nächste Bushaltestelle? 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 ئەمە ینی ئەو مەحەتەی پاسەکەیتر لەکوێ ئەمەکەیتر لەکوێیە ئەو جێگە کە خەڵک لە پاسەکە دابەزێت چونکە هەر مەسیرێک ئەڕواایەکدانە پاس یا بوس حالتشتەلی زۆر ڕائوەسی لەو وەستانانە پێڵن حالتشتەلە ئەو جێگانە کە خەڵک و چاوەڕێی پاسەکەن و تێن سەرەکەون ئێستا تکایە لەگەڵ منە تکایگرۆ بیڵێڕۆ Wo ist die nächste? Wo ist die nächste? Wo ist die nächste? Die nächste Bushaltestelle? Bushaltestelle. Nächste Bushaltestelle. Nächste Bushaltestelle. Die nächste Bushaltestelle. Wo ist die nächste Bushaltestelle? Wo ist die nächste Bushaltestelle? ئێستا بڵێ ئەم مەحەتەی پاسەکە لەکوێیە؟ Wo ist die nächste Bushaltestelle? Nächste Bushaltestelle. Wo ist die nächste Bushaltestelle? دیسان بیڵێڕۆ بڵێ ئەم مەحەتەی پاسەکە لەکوێیە؟ Wo ist die nächste Bushaltestelle? Wo ist die nächste Bushaltestelle? ئێستا ئەمە ینی ئەڕۆم بۆ بانۆف ئەچم بۆ بانۆف Ich will zum Bahnhof. Ich will zum Bahnhof. Zum Bahnhof. Ich will zum Bahnhof. Ich will zum Bahnhof. Ich will zum Bahnhof. Ich will zum Bahnhof. ئێستا لە شوێنی من تۆ تکراری کەرۆ Ich will zum Bahnhof. Ich will zum Bahnhof. ئێستا بڵێ ئەڕۆم بۆ بانۆف Ich will zum Bahnhof. Ich will zum Bahnhof. ئێستا بڵێ بانۆفەکە لەکوێیە بانۆف لەکوێیە Wo ist der Bahnhof? Wo ist der Bahnhof? Wo ist der Bahnhof? Wo ist der Bahnhof? ئەو هیەکەی ئێڵێت و نایڵەیە هەرێکێت بە شێوازێکەڵێت Wo ist der Bahnhof? Wie heißt dieser Ort? Wie heißt dieser Ort? يعني چەی ناوە ئەم منتەقە ئەم جێگە ئەم محەلە Der Ort. Der Ort. Wie heißt dieser Ort? ئێستا بڵێ چی ناوە ئەم منتەقە Wie heißt dieser Ort? بە ئەڵمانی ئەگەر بڵێ ئەم مەحەتە ناوی چی ناوە ئەڵێن Wie heißt diese Station? Wie heißt diese Station?
Wie heißt diese Station? ئێستا پرسە ئەم مەحەتە چی ناوە؟ Wie heißt diese Station? ئەگەر بڵێ وام لە ماڵە یا هامە ماڵە بە ئەڵمانی ئەڵێن Ich bin zu Hause. Ich bin zu Hause. Ich bin zu Hause. Zu. نەڵێن so oder so. Ich bin zu Hause. ئەمەژە ئەڵێ من لە خیابانم لەناو خیابانم. Ich bin auf der Straße. Ich bin auf der Straße. Ich bin auf der Straße. ئێستا بڵێ لەناو خیابانەکەم لە خیابانم. Ich bin auf der Straße. Straße. Die Straße, yani خیابان. Ich bin auf der Straße. زمانی ئەڵمانی ئەگەر بڵێ ئەڕۆم بۆ خیابان ئەو کاتە ئەوەکە لە ناو خیابانەکە بووی ئەمە ئەڕۆی بۆ خیابان. Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. ئێستا تۆ بڵێ Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. Ich gehe auf die Straße. بڵێ ڕۆم بۆ خیابان. Ich gehe auf die Straße. ئێستا بڵێ وای لەکوێ بە ئەڵمانی لەکوێی. Wo bist du? Wo bist du? ئێستا بڵێ لە ماڵم. Ich bin zu Hause. Ich bin zu Hause. Ich bin zu Hause. ئێستا بڵێ من لە نێو خیابانم لە خیابانم. Ich bin auf der Straße. 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 والله تێگەی لە من تێگەی. Verstehst du mich? Verstehst du mich? Verstehst du mich? Verstehst du mich? پرسیاری لێگو بڵێ لە من تێگەی. Verstehst du mich? Verstehst du mich? دیسان بێ لە من تێگەی. پرسیاری لێ بکە. Verstehst du mich? بڵێ نە لێ تێناگەم من لە تۆ تێناگەم. Nein, ich verstehe dich nicht. 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 ئێستا دەست پێکەین بزانین چۆن تیکت بکڕین و پرسیار بکەین پارەکەی چەندە و بۆ کوێ ئەڕۆین. تکایە جوان جوان گوێ بگرنەوە کە وتم تکراریکەنەوە تکراریکەنەوە یەکەم جار بەس گوێ بگرن. تیکت بە ئەڵمانی بەم سێ شێوازە من پێتان ئەڵێن تیکت من ئەم سێدانەیە ئەزانم. Der Fahrschein. Der Fahrschein. Der Fahrschein. Der Fahrschein. Oder ja, die Fahrkarte. Die Fahrkarte. Die Fahrkarte. Oder ja, das Ticket. Das Ticket. Das Ticket. Das Ticket.
بەم سێ شێوازەیەوە ئەتوانن بە ئەڵمانی بڵێن تیکت ئەگەر پرسیارەتەنان لێکردیا شتێ با بزانن هەم der Fahrschein هەم die Fahrkarte هەم das Ticket ئێستا ئەگەر بتانەوێت داوای تیکت بکەن لەو کەسە کە تیکت ئەفرۆشی لە تیکت فرۆشەکان یەکەم جار کە پرسی ڕۆیتەوێ ئەگەر بەیانی بێڵی گوتن مۆگن ئەگەر بەیانی نەبێت سعادی 11 و 12 بێ هەتاکو 56 ئێوارە پێڵی گوتن تاک لە جیاتی سڵاو ئەگەریش ئێوارە بێت ئەڵی گوت نابند باشە بەیانی ئەڵی گوتن مۆگن سعادی 11 و 12 تاک و سعادی 56 ئێوارە ئەڵی گوتن تاگ لە سعاتی ئیتر 56 و لە ئەڵی گوتن نابند لەو دۆ داواکاریەکەت ئەڵی ئەو شتە کە ئەتەوێ بکڕی ئیتر تەبیعەتەن کە بچی تیکت بکڕی هەر سڵاوێکەکەی یا ئەڵی های یا ئەڵی گوتن تاگ یا گوتن مۆگن یا گوتن ئابند ئەوە ئیتر خۆتان کاتەکەتان چه کاتێ ببیڵێن ئەڵی ich möchte ein Ticket nach Berlin ich möchte ein Ticket nach Berlin ich möchte ein Ticket nach Berlin یعنی من تیکتم ئەوێت بۆ بەرلین بەرەو بەرلین ئەچم بۆ بەرلین تیکتێکمە بۆ بەرلین nach Berlin ich möchte ein Ticket nach Berlin یان گوتن تاگ یان گوتن ئابند یان گوتن مۆگن ئەتەوێ بڵێ ئەڕۆم بۆ یادانە تیکتمێت بەرەو دوسلدۆف ئەڵێ گوتن تاگ ich möchte eine Fahrkarte nach Düsseldorf 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 کە ئێوە داوای تکتەکەتان کرد ئەویژەم پرسیارتانە لێگا ئەڵێ möchten Sie nur hin oder hin und rück یعنی هەر ئەتانەوێت بۆ ئەوەی کە بڕۆن یان بۆ گەڕانەوەیش یعنی تیکتی ڕۆشتن و گەڕانەوە hin und rück rück یعنی پشت یعنی گەڕانەوە هین یعنی ئەو جێگە ڕۆشتن بۆ ئەو جێگە لە جوابەکەی دەتوانین بڵێ bitte nur hin bitte nur hin ja bitte hin und rück bitte hin und rück ئێستا ئەڵێن بە چەندە چەندێکە قیمەتی چەندێکە wie viel kostet das bitte wie viel kostet das bitte wie viel kostet das bitte ئەمە یعنی قیمەتی ئەوەندەیە پارەکەی ئەوەندەیە ئەوەندە کایەکدانە تیکت das kostet 20 Euro das kostet 20 Euro das kostet 20 Euro ئێستا بڵێ بەهای 20 یورۆیە ئەم تیکتە بڵێ بەهای 20 یورۆیە das kostet 20 Euro das kostet 20 Euro بەم شێوازەژە ئەتوانی بڵێ بەهای ئەم تیکتە چەندێکە قیمەتی چەندێکە wie hoch ist der Preis wie hoch ist der Preis wie hoch ist der Preis bitte wie hoch ist der Preis ئەمانی بەهای چەندێکە تیکتەکە قیمەتی چەندێکە سعری چەندێکە ئێستا بڵێ بەهای 20 یورۆیە das kostet 20 Euro das kostet 20 Euro دیسان تکراری کەرۆ das kostet 20 Euro ئەمە یعنی کەی قەتارەکە ئەڕوات
دەسەکات بە ڕۆشتن دەست پێکا کە بڕوات. Wann fährt der Zug ab? 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 ئێستا بڵە قەتارە کەی دەست پێکا بڕوا کە ئێڕوات. Wann fährt der Zug ab? 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 ئێستا بڵێ کەی قەتارەکە ڕوا. Wann fährt der Zug ab? Wann. Wann یعنی لە چه وەخت لە چه کاتێ لە چه وەختێکە. Wann. Der Zug. Der Zug یعنی قیتار ئارتیکڵی Zugiش der. Der Zug. Wann der Zug. Ja, der Zug. Wann. Wann یعنی چه کات چه وەخت. Der Zug یعنی قیتار. Wann fährt der Zug ab? قەتارەکەی دەست پێکا بڕوا. ئەمە ژیانی کەی قەتارەکە ئەگاتە چێ کە ئەگێتە بەرەو ئەگاتە چێ. Wann kommt der Zug an? Wann kommt der Zug an? بۆ نمونە تۆ لە شاری خۆتانی ئەڕۆی بۆ شارێکی دیکە کابرا ئەپرسێت Wann kommt der Zug an? Oder wann kommen wir an? یعنی کەی ئەگەینە چێ باشە. Wann kommt der Zug an? قەتارە کەی ئەگاتە چێ یعنی ئەگاتە ئەو مەقسەدە ئەو جێگە کە چیلەکە بڕۆی بۆ ئەوێ. ئۆکەی. Wann kommt der Zug an? قەتارە کەی ئەگاتە بەرەو کەی ئەگاتە چێ. ئێستا بێڵەرۆ Wann kommt der Zug an? ئێستا بڵە قەتارە کەی ئەگاتە چێ کەی ئەگاتە بەرەو. Wann kommt der Zug an? Sehr schön. Wann kommt der Zug an? وابزانە لەناو قەتاری پلانی تیکتەکەت وایە سەری لێ بەردەر ناکەی. پرس لە کەسێکەکەی ئەڵەی Wann soll ich umsteigen? Oder wo soll ich umsteigen? Wann soll ich umsteigen? یعنی چه کاتێ بێت قەتار بگۆڕم. umsteigen یعنی قەتار گۆڕین یا پاس گۆڕین. Wo soll ich umsteigen? Wann soll ich umsteigen? لە چه کاتێ بێت قەتار یا پاسەکە بگۆڕم. Wo soll ich umsteigen? لە چه شوێنێ ئەبێ قەتارەکەم بگۆڕم یا پاسەکەم بگۆڕم. Wann soll ich umsteigen? چه کاتێک قەتارەکە ئەبێ بگۆڕم یا پاسەکە بگۆڕم. Wo soll ich umsteigen? Wo soll ich umsteigen? یعنی لەکوێ ئەبێ قەتار بگۆڕم یا پاسەکەم بگۆڕم. Wo soll ich umsteigen? ئێستا بڵێ کەی ئەبێ قەتارەکەم بگۆڕم. Wann soll ich umsteigen? Wann soll ich umsteigen? ئێستا بڵێ لەکوێ بێ قەتارەکە بگۆڕم. Wo soll ich umsteigen? Wo soll ich umsteigen? Wo soll ich umsteigen? Wo soll ich umsteigen? ئێستا بڵێ تۆ لەکوێی وای لەکوێ. Wo bist du? Wo bist du? Wo bist du? Wo bist du? ئەمە یانی لە قیتارم لە نێو قیتارم. Ich bin im Zug. Ich bin
im Zug. Ich bin im Zug. Ich bin im Zug. Zug. Ich bin im Zug. Ich bin im Zug. ئێستا تۆ بیڵەرۆ لە قیتارم. Ich bin im Zug. Ich bin im Zug. ئەمە یانی لە ڕێگەم لە ناوەڕێم خەریکم دێم لە ناوەڕێم لە ڕێگەم. Ich bin unterwegs. Ich bin unterwegs. Ich bin unterwegs. Ich bin unterwegs. Unterwegs. Ich bin unterwegs. Unterwegs. Ich bin unterwegs. ئێستا بڵێ لە ڕێوەم. Ich bin unterwegs. Ich bin unterwegs. Ich bin unterwegs. هاوڕێیانی خۆشەویست، گەیشتینە کۆتایی دەرسی شەشەم. هیوادارم بەدڵتان بێت و بتوانن لە ژیانتانە بەکاری بێنن. تکایە ناومێد نەبن ئەم دەرسەت خۆزێ قرس و ببورن، بەڵام تکراریکەنەوە 4-5 جار تکراریکەنەوە هەتاکو و دەرسێکی شوێر نەبنە بە پەلەتان نەبێت نەڕۆنە دەرسێکی دیکە. لە سەرەتاوە هەموو فێربوونێ وا قورسە. تکایە تکراریکەنەوە و جوان جوانێک گوێی لێ بگنەوە با بتوان قسەی پێ بکەن و بەکاری بێنن. سابسکرایبی کەناڵی ئێمەتان لەبیر نەچێت و بەڵاویکەنەوە بیهێنێرن بۆ بەرادەرانتان بە ئەوانش خۆیان فێری زمانی ئەڵمانی بکەن ئەگەر حەزیان لە فێربوونی زمانی ئەڵمانیە. سەرکەوتوو بەختەوەر بن. خوا حافیزتان بێ، خواتان لەگەڵ بێ. خوا حافیزتان.